ماوەی 4 ساڵ دەبێت بەهۆی زۆربوونی خواز لەسەر فێربوونی زمانی ئینگلیزی لەلایەن خوێندکارانەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ستەمی خوێندنی لە زۆربەی خوێندگاکانی هەرێمی کوردستان کرد بە ستەمی کوردی ئینگلیزی وەک هەنگاوی یەکەمیش هەردووانەی بیرکاری و زانستەکانی لە پۆلی یەکەمی سەرەتایی تا 4 سەرەتایی کرد بە ئینگلیزی و خوێندن لەو دووانەیە بوون بە زمانی ئینگلیزی. یاریدەدەری بەڕێوەبەری پرۆگرامەکانیش لە وەزارەتی پەروەردە دەڵێت ئەگەرچی ئاستەنگی زۆر هەیە لە بەردەم پرۆسەکە بەڵام دڵنیا بن هەنگاوەکان سەرکەوتوو دەبێت و منداڵانی کورد فێری زمانێکی ستانداردی جیهانی دەبن کە ئێستا بووەتە پێویستیەکی هەنووکەیی. خواستی منداڵی کورد بۆ فێرکردنی زمانی ئینگلیزی زۆر زۆرە. بۆ نمونە کە مەسەلەن مەکتەبێکی ئینگلیزی ئەکرایەوە یعنی قوتابخانێکی ئینگلیزی کراوە هەر عینی منهەجەکانی خۆمانە ئەتبینی لە دوای ساڵە پڕ ئەبوو لە قوتابی و خوێندکار. جەنابی وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردە کە زانیان ئەم خواستەکە هەیە ئەی باشە بۆ ئێمە دەست پێ نەکەین ئەم پرۆسە خۆمان بیکەین لە مەرحەلەی یەکەم کە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم تقریبا زۆر کێشەمان نەبوو زۆر ئاستەنگمان نەبوو لەبەرەوەی ئەو مامۆستانەی کە دەرسیانەوەتەوە بابەتەکان زۆر قورس نەبوون موانەکان قورس نەبوون ئەیانتوانی مەسەلەن لەگەڵ پرۆسەکە بڕۆن بەڵام کە ئەوەی کە ئاستەنگ هاتە پێشۆ ڕاستەکەی لە قۆناغی سێهەم و ئێستا لە قۆناغی چوارهەم لەبەرەوەی وانەکان گران ئەبن. یەکێتی مامۆستایانی کوردستانیش کە ئاگاداری ئەو پرۆسەیە وەکو جێگیری سەرۆکی ئەو ڕێکخراوە دەڵێت ئەو هەنگاوەی وەزارەتی پەروەردە کە ناوێتی هەنگاوێکی باشە بەڵام بەدەر نییە لە کەم و کوڕی و هەنگاوەکان بەپەلە نراون بێ ئەوەی زەمینە سازی تاوی بۆ بکرێت و مامۆستایان لەگەڵ ئەو سیستەمە ڕابهێنرێن. هەر بۆی لە ئێستادا ئەو پرۆسەیە لە ڕووی عملیەوە دووچاری کێشەی گەورە بووتەوە. من بە ئەشکراش وتومە نختێک پەلەپەلی بێوە دیارە و خێرایی پێوە دیارە لە پرۆسەیەکی ئاوهای ینی خێرایی کردن ڕەنگە کۆمەڵک گرفت لەگەڵ خۆی هەڵبگرێت کە ئێستا هەستی پێدەکرێت لە ناو ناوەندەکانی خوێندندا هەیە لەبەر ئەوەی زۆربەی مامۆستاکان مامۆستای بڵین ئاسایین ینی لە خۆیانەوە خوێندیوانە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی شارەزایکی ئەو توانە بووە تایبەتی لەو دوو دەرسە گرنگە لەبەر ئەوە بەڕاستی ئەمە ئیشکالێتە بە خولێکیش بە چەند ڕۆژەیان بە مانگێک ئەو بابەتە وەک خۆی ینی ئامادەکاری تێدا بەردەستە نابێت. خەتەریەکە لەسەر زمانی خۆیت. سەرپەرشتیارێکی پەروەردەیش کە ڕۆژانە لە نێو خوێندگاکاندا بە ئاگایە لەو پرۆسەیە داوا لە وەزارەتی پەروەردە دەکات دەست لەو هەنگاوانە هەڵبگرێت چونکە سەرکەوتنی بەدەست نهێناوە لەبەرەوەی ئامادەکاری تەواوی بۆ نەکراوە و کادیری باشی بۆ ئامادە نەکراوە لەگەڵ هەموو ئەوانشدا پرۆگرامەکانی خوێندن کێشە و کەم و کوڕی زۆری تێدایە و پێویستی بە چارەسەرە. بەرچاوڕوونیەک لەم سیستەمەی کە دەستیان داوەتی بیکەن بە ئینگلیزی دواتر تۆ لە ڕووی مافی منداڵەوە لە ڕووی مافی مرۆڤەوە لە ڕووی مافی نەتەوەییەوە مناڵێک کە لە تەمەنی 6 ساڵیە دەچێتە بەر خوێندن بە هەموو یاسا و عورف و شەرع و قانونەکانە دەبێت بە زمانی دایک بخوێنی. لە ئێسادا لە زۆربەی وڵاتانی ئاسیا و کەنداو هەوڵی جێبەجێکردنی ئەو سیستەمە دەدەن کە لە پاڵ خوێندنی زمانی دایک خوێندنش بە زمانی ئینگلیزی بێت. لە هەرێمی کوردستانش ئەو سیستەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام دووچاری ئاستەنگ بۆتەوە. وەزارەتی پەروەردەش دەڵێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە لیژنەیەکی ڕاوێژکاری پێکهاتووە و چەند پێشنیارێکیان ئامادە کردووە بۆ چارەسەرکردنی. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.